سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕێوەچوونی مەراسمەکانی نۆڕۆز لە ئیلام، کرماشان و هەمەدان، ناڕزایەتی پێرسۆنەلی ئۆرژانس لە تاران، 62هەمین هەفتەی کارزاری نابۆ سێدارە لە زیندانەکانی ئێران، درێژەی ناڕزایەتی کەشاوەرزان لە ئیسفەهان و برینداربوونی دەیان کەس، راپۆرتی کۆنفێدراسیۆنی نێودەوڵەتی ئیتحادیە کرێکاریەکان سەبارەت بە دۆخی کارگەران و لە سێدارەدانی 6 خۆپێشاندەری فەلەستینی لەلایەن چەکدارانی حەماس. بەڕێوەچوونی مەراسمەکانی نۆڕۆز لە ئیلام، کرماشان و هەمەدان. ڕۆژی دووشەممە 11 خاکەلێوەی 1404 خەڵکی چەند گوند لە پارێزگاکانی کرماشان، ئیلام و هەمەدان هاوشێوەی ژنان و پیاوانی ئازادیخواز لە ناوچەکانی دیکەی کوردستان مەراسمی شکۆجەری نۆڕۆزیان بەڕێوە برد. بە پێو ڤیدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، خەڵکی ئازادیخواز لە شارستانی بەهار و ناوچەی تاجیاوای هەمەدان ڕێڕەسمێکی ڕەنگینیان بە بۆنەی نۆڕۆز بەڕێوە بردووە. لە ناوچەی گەوارەی گیلان غەرب، گوندی کۆزەرانی کرماشان و ناوچەی نووریاوی پاوە، ژنان و پیاوان بە جلوبەرگی ڕەنگە و ڕەنگی کوردی بە دۆر ئاگری سەرکەوتندا سەمایان کردووە و لە دەڕەشار، دێهلۆران و ناوچەی قەڵاقیرانی ئیلام ئاگری نۆڕۆز لەلایەن کشان و کوڕانی ئازادیخوازەوە داگیرساوە. لە گوندی سەواسووری دێولان بە هەمان شێوە هەزاران کەس بەشداری ڕێڕەسمی نۆڕۆز بوون و لە بەرامبەردا خەڵکی کرماشان پێشوازیان لە مەراسمی حکوومەتی نۆڕۆز لە تاقوەستان نەکردووە. گیانەدەستانی کۆڵبەرێک لە سەلاسی باوەجانی. شەوی دووشەممە 11 خاکەلێوە کۆڵبەرێکی خەڵکی گوندی بانگاری سەر بە ناوچێ تازاوای سەلاسی باوەجانی بە ناوی شەهاب کەریمی بەهۆی ڕووزاوی هاتوچۆگیانی لەدەستا. بە پێڕاپۆرتی کۆڵبەر نیوز، ئۆتۆمۆبیلی هەڵگری کۆڵبەران لە جادەی جوانڕۆ بۆ سەلاسی باوەجانی و نزیک دووڕیانی سەراوبەس تووشی ڕووزاوی هاتوچۆ بووە و لە ئەنجامی ئەو ڕووزاوەدا کۆڵبەرێکی گەنج بە ناوی شەهاب کەریمی گیانی لەدەستاوە. شایانی باسەکە تەرمیە و کۆڵبەرە ڕەوانەی ساردخانەی شاری جوانڕۆ کراوە. ناڕزایەتی پێرسۆنەلی ئۆرژانس لە تاران. ڕۆژی دووشەممە 11 خاکەلەوەی 1404 پێرسۆنەلی ئۆرژانسی تاران لە ئازنەجانی مەزایای پیشەی ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری بایەختان بە کێشە و گرفتەکانیان بوون. ڕۆژی ڕابردوو سەرۆکی ئۆرژانسی تاران ڕایگەیاند پێرسۆنەلی ئەو ناوەندە ماوەی 1 ساڵە کارانە و ئیزافەکاریان وەرنەگرتووە و لە دۆخێکی خراپدا دەژین. ئەو بەرپرسە حکوومەتی هەروەها وتی نەدانی مەزایای پیشەی کارمەندانی ئەو بەشار ڕاستەوخۆ کاریگەری لەسەر پێشکەشکردنی خزمەتگوزاری بە خەڵک داناوە، بەڵام بەرپرسانی وەزارەتی بەهدەشت حازر نین لە بوارەکانی دابینکردنی دەرمان، کڕینی ئامێری پزیشکی و پارچەی یەدەک بۆ ئامبولانسەکان یارمەتیان بدەن و دەڵێن بوجەمان نییە. 62هەمین هەفتەی کارزاری نابۆ ئیعدام لە زیندانەکانی ئێران. ڕۆژی سێشەممە 12 خاکەلێوەی 1404 بەندکراوانی 38 زیندانی ئێران بۆ 62هەمین هەفتەی بەردەوام دژ بە سزای ئیعدام مانیان لە خواردن گرت. بەندکراوانی مانگرتوو لە بەیاننامەیەکدا ڕایان گەیاند کۆماری ئیسلامی لە ڕۆژانی پشوودانی نۆڕۆزیشدا ماشینی ئیعدامی ڕانەگرتووە و لەو ماوەیەدا سزای ئیعدامی بەشێک لە بەندکراوانی سیاسی وەکو حەمید حسەین نژاد حەیدارەنلوو لە دیوانی باڵای وڵات پشتڕاست کراوەتەوە. هەروەها پەروەندەی وریشە مۆرادی ڕەوانەی دیوانی باڵای وڵات کراوە و سەبارەت بە دەرکردنی دووبارەی سزای ئیعدام بەسەر ئەو بەندکراوە سیاسیە هۆشدار بە دەستگای قەزای ڕژیم دەدەین. مانگرتووان لە کۆتایی بەیاننامەکەیاندا داوایان لە خەڵکی ئێران کرد بۆ ڕاگرتنی سزای ئیعدام لە بەردەم بەندیخانەکانی ڕژیمدا مان بگرن و ڕێگە نەدەن ڕۆڵەکانی نیشتمان بە ئاسانی ئیعدام بکرێن. درێژەی ناڕزایەتی کەشاوەرزان لە ئیسفەهان و برینداربوونی دەیان کەس. ڕۆژی دووشەممە 11 خاکەلێوەی 1404
پێشاوەرزانی ئیسفەهانی بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە نەزانی حەق ئاوا کۆبوونەوە و چەند کەس لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بریندار کران. حسین محەممەدی سەرۆکی ژۆری ئەسنافی کەشاوەرزی شارستانی هەرەند لە پارێزگای ئیسفەهان ڕۆژی ڕابردوو ڕایگەیاند لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەلانی کەم 50 جوتیار بە فیشەکی ساچمەی و زەربەی باتۆمی هێزە ئینتیزامیەکانی ڕژیم بریندار کراون. ئەو بەرپرسە دەوڵەتی هەروەها وتی سەدان ساڵا کەشاوەرزانی ئیسفەهانی پارەی هەقاوە پەرداغ دەکەن بەڵام هیچ کات وەکو ئێستا بێڕێزیان پێ نەکراوە. 77 لە سەدی ئاوی زایەندە ڕوود پشکی کەشاوەرزانی پارێزگای ئیسفەهانە و دەوڵەت تەنیا پارەیان لێ وەردەگرێت و لە بەرامبەردا هەقاوەکانیان نادات. بۆ بۆنەوە جوتیاران زیانێکی زۆریان پێگەیشتووە و تەنیا داوای مافی خۆیان دەکەن. دەست بەسەرکردنی کەشاوەرزێک لە شارستانی سەرباز. ڕۆژی دووشەممە 11 خاکەلێوە کەشاوەرزێکی بەلوچی خەڵکی گوندی هوشەنگی سەر بە ناوچەیەکی شکووری شارستانی سەرباز بە ناوی حەلیم ڕەئیسی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرا. بەپێ راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ، هێزەکانی ئێدارەی ئیسلاحات بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کردووەتە سەر کەشاوەرزانی گوندی هوشەنگ و 3 جوتیاریان لە کاتی کارکردندا کەلەپشە کردووە. بە وتەی چالاکانی مەدەنی بەلوچ، هێزەکانی ڕژیم وێڕای ئەشکەنجە و ئازاری ئەو 3 شارۆمەندە یەکێکیان بە ناوی حەلیم ڕەئیسی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستووەتەوە. گیانەدەستانی ژنێکی دووگیان لە نەخۆشخانەیە چابەهار. ڕۆژی یەکشەممە 10 خاکەلێوەی 1404 ژنێکی دووگیانی بەلوچ بە ناوی نێگار عەبدوڵڵاهی تەمەن 25 ساڵ بەهۆی نەبوونی ئیمکاناتی بێهداشتی و دەرمانی لە نەخۆشخانەیە چابەهار گیانی لەدەستا. بە وتەی چالاکانی مەدەنی بەلوچستان، نێگار عەبدوڵڵاهی لە مانگی حوتەمی دووگیانیدا سەردانی نەخۆشخانەی چابەهاری کردووە، بەڵام بەهۆی نەبوونی کادری دەرمانی پسپۆڕ 2 کۆرپەڵەی نێو منداڵدانی گیانیان لەدەستاوە و پزیشکان ئەمەڵیاتی سزاریانیان بۆ نەکردووە. کاتێک نێگار تووشی خوێنبەربوونی سەخت دەبێت ڕەوانەی بەشی ICU دەکرێت، بەڵام نەبوونی ئیمکاناتی پزیشکی دەبێتە هۆی گیانبەختکردن و تەرمەکەی ڕادەستی بنەماڵەکەی دەکرێت. چوونە سەرەوەی ئاماری قوربانیانی ڕووداوی هاتوچۆ لە ئێران. سەرۆکی پۆلیسی هاتوچۆی کۆماری ئیسلامی ڕۆژی دووشەممە 11 خاکەلێوە ڕایگەیاند لە ماوەی 16 ڕۆژی ڕابردوودا بەلانی کەم 640 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە جادەکانی ئێراندا گیانیان لەدەستاوە. بە وتەی ئەو بەرپرسە دەوڵەتیە لە ماوەی 16 ڕۆژی ڕابردوودا 80929 ڕووداوی هاتوچۆ لە جادەکانی ئێراندا ڕوویداوە و لە ئەکەمیە ڕووداوانەدا 640 کەس گیانیان لەدەستاوە و بە سەدان کەس بریندار بوون. جێگەی ئاماژەیەکان نەبوونی ئێمنی جادەئی، خراپی ڕێگەوبان، کوالەتی نزمی ئۆتۆمۆبیلەکانی بەرهەمی نێوخۆ و لە بەرچاو نەگرتنی ڕێنماییەکان سەرەکیترین هۆکارەکانی بەرزبوونەوەی ئاماری قوربانیانی ڕووداوی هاتوچۆ لە ئێرانە. ئاشکرابوونی حسابی بانکی 78 ملیارد تمەنی کوڕی مەکارم شیرازی. پاش هاکرانی حسابە بانکیەکانی بانکی سپا دەرکەوتووە کە کوڕی مەکارم شیرازی مەرجەعی دینی شیعەکان و سوڵتانی شەکەری ئێران 78 ملیارد تمەن پارەی لە نێو حسابەکەیدا ڕاگرتووە. بڵاوبوونەوەی ئەو زانیاریانە کاردانەوەی کۆمەڵگای بە دوای خۆی داهێناوە و خەڵکی ئازادیخوازی ئێران ڕایان گەیاندووە ئەمە تەنیا یەکێک لە حسابە بانکیەکانی کوڕی مەکارم شیرازیە و ڕەنگە ئەو بنەماڵە گەندەڵە سەدان ملیارد تمەن پارەیان لە بانکەکانی دیکە کۆ کردبێتەوە. تەڵانکردنی سەروەت و سامانی وڵات لەلایەن بەرپرسانی ڕژیم لە حاڵێکدایەکە بە پێ ئامارە حکوومەتیەکان 8% کۆمەڵگا لە ژێرهێڵی هەژاریدا دەژین و لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا مادە خۆراکیەکان 700% گران بووە. راپۆرتی کۆنفێدراسیۆنی نێودەوڵەتی ئیتحادیە کرێکاریەکان سەبارەت بە دۆخی کرێکاران. بەپێ راپۆرتی ڕێکخراوی جیهانی بەهداشت نزیک بە 1 ملیار کەس تووشی کێشەی دەرونین و کرێکاران وەکو چینی هەژاری کۆمەڵگا 3 هێندەی کەسانی دیکە
تووشی خەمۆکی، دڵە ڕاوکێ و نەخۆشیە دەرونیەکانی دیکە بوون. بەپێ راپۆرتی کۆنفێدراسیۆنی نێودەوڵەتی ئیتحادیە کرێکاریەکان، کەسانێکە لەژێر هێڵی هەژاری تەواودا دەژین بەهۆی نەبوونی ئەمنیەتی ماڵی، دەسڕانەی گەیشتن بە خزمەتگوزاری دەرونی و بەهداشتی و هیتر، تووشی سترس، خەمۆکی و گوشاری دەرونی سەخت دەبن. مەیلی سەرمایەداری بۆ بەهرەوەری زۆرتر و کەلێنی نێوان کار و شوێنی ژیان، کرێکارانی بەرەو هەستی نائومێدی بردووە و سەعاتی کاری درێژخایەن، شوێنی کاری پڕسترێس و نەگەیشتن بە ئاماجە دیاریکراوەکان بەستێنێکی گونجاوی بۆ تاخیری زەرونی چینی کرێکار ساز کردووە. خۆپێشاندانی شارۆمەندانی ئیسرائیلی لە ئۆرشەلیم. شەوی دووشەممە 11 خاکەلەوەی 1404 سەدان شارۆمەندی ئیسرائیلی بۆ جارێکی دیکە دژ بە سیاسەتەکانی دەوڵەتی نێتانیاهو ڕژانە سەر شەقامەکانی ئۆرشەلیم و لەگەڵ پۆلیس بەشەر هاتن. بەپێ راپۆرتەکان سەدان شارۆمەندی ئیسرائیلی بە بەدەستەوەگرتنی وێنەی دیلەکانی دەستی حەماس دژ بە نێتانیاهو دروشمیان بەرز کردوێتەوە و خوازیاری کۆتایی هێنان بە شەڕ، ئازادی دیلەکانی دەستی حەماس و دەست لە کارکێشانەوەی نێتانیاهو بوون. بە وچەی مێدیاکانی ئیسرائیل چەندین خۆپێشاندەر لە تێکەڵچوون لەگەڵ هێزەکانی پۆلیس دەست بەسەر و زیندانی کراون. جێگە ئاماژەیەکە شەوی ڕابردوو ئەرتەشی ئیسرائیل ساختمانی لە گەڕەکێکی ناحیەی بەیروت بردومان کرد و بۆ هۆیەوە 3 کەس گیانیان لەدەستە و 4 کەسی دیکە بریندار بوون. هێرشی بەرزەوامی ئەمریکا بۆ سەر حوسیەکانی یەمەن. شەوی دووشەممە 11 خاکەلەوەی 1404 فڕۆکەکانی ئەمریکا بۆ جارێکی دیکە بنکەی حوسیەکانی یەمەنیان بە چڕی بردومان کرد و لە ئەنجامی ئەو هێرشانەدا 9 کەس کوژران و بریندار بوون. بە وچەی بەرپرسانی ئەنسارۆڵای یەمەن لە ماوەی 1 هەفتەی ڕابردوودا بەلانی کەم 59 کەس بەهۆی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر شارەکانی ئەو وڵاتە گیانیان لەدەستاوە کە بەشێکیان ژن و منداڵ بوون. ڕۆژی دووشەممە دۆناڵد ترامپ بۆ جارێکی دیکە دووپاتی کردەوەکە زیانێکی زۆریان بە حوسیەکان گەیاندووە و ئەگەر درێژە بە هێرشەکانیان بدەن تونترین هێرش دەکرێتە سەر خۆیان و ڕێبەرانی کۆماری ئیسلامی کە پشتیوانیان لێ دەکەن. دووە هەواڵ لە سێدارەدانی 6 خۆپێشاندەری فەلەستینی لەلایەن چەکدارانی حەماس. بەپێ راپۆرتی ئەلعەرەبیە گروپی حەماس لە 2 ڕۆژی ڕابردوودا بەلانی کەم 6 خۆپێشاندەری فەلەستینی لە کەرتی غەزا ئیعدام کردووە. بەپێ راپۆرتە یەکێک لە ئیعدامکراوەکان ناوی ئۆدەی ناسر بووە کە سەرەتا دەست بەسەر و ئەشکەنجە کراوە و دواتر لە بەرماڵی باوکی لە سێدارە درراوە. چالەکانی مەدەنی فەلەستین ڕایانگەیاندووەکە چەکدارانی حەماس بە بیانووی دژایەتیکردنی خەڵکی غەزا لەگەڵ دەسەڵاتی ئەو گروپە دەیان شارۆمەندیان دەست بەسەر و 6 کەسیان ئەشکەنجە و ئیعدام کردووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.